طبعا خانمانی گوند وەسفیان نایە ماشەڵڵایان لێبێ خاتوونەکانی گوند ئازان و بوێرن لە ئیشکردنە خانمانی شاریش بە پێی کەش و هەواکەیە هەر کەسێک بە پێی کەش و هەوا و شوێنەکەی خۆی هەڵسوکەوت ئەکات. خۆشترین خواردنی خۆت چ خواردنێکە؟ طبعا یاپراخ. بەڵێ. ئەم ساڵە ساڵێکی چۆن بوو بەلاتەوە؟ سپاس بخوا زۆر باش بوو الحەمدولله ئیشەڵڵا ساڵی 2026 بە هەمان شێوە ئەبێت. حەزت لێیە ساڵی 2026 چ شتێک بەدەست بێنیت یاخود ببیت بە چی؟ سپاس بخوا زۆر شتم هەیە بەڵام لە ساڵی 2026 حەزم لێیە ببمە خاوەن مەطعەمی خۆم. طبعا ئەگەر بە پێی ئەم فستیڤاڵە بێ کە ئەوەی زۆر خواستی لەسەر بێ یاپراخە. بەڵێ. خۆت یاپراخە خۆی؟ ئەروەڵا ئەی خۆم زۆر خۆشە یاپراخ بە تایبەتی یاپراخی خۆم کە دروستیەکەم ئەوەش وەسفی ناوێت. من خۆم وەسفی خۆم ناکەم بەڵام ئەوانەی کەیەن ئەخۆن دووبارە ئەیبەنەوە یعنی سەفەری بۆ ماڵەوەش ئەیبەنەوە.